زمانی دایک بپارێزین و قسەی پێ بکەین نەوەکو وا لێ بکەین بچێتە سەر زمانێکە یان زمانێکە باوێنە کەلیماتی تکە باوێنە ناو زمانی کوردی خەڵک هەیە مەسەلەن ئەو کەلیماتە ئینگلیزیانەوە یا کەلیماتی عەرەبی بەکاردێنی لە کاتی قسەکردنە کەسی بەرامبەر تێناگە وەکو مەسەلەن کابرایەکی بە تەمەن مەسەن دایکمانە داپیرمانە بابمانە باپیرمانە کەوا جاروای قسەی لەگە دەکەین کەلیماتی وشەی بێگانە تێکەڵی زمانی کوردەکەی دەکەین ئەوان لێمان تێناگەن سەیری بەمەدێن. بەڕای من ناتوانانی زمانی خۆت ڕابگری و پەرەی پێ نەدەین لەبەرەوەی گۆڕانکاری لە زمان هەیە بۆ نمونە شتێک دێتن شتێکی ئەجنەبیە مەسەڵەن هی ئەوروپیا ئەو شەیە ناتوانێت تۆ بیگۆڕی هەروەکو لە هەموو سیستەمەکانی کە لە ئەلکترۆنیات هەیە لە هەموو شتەکانی ناتوانانی تۆ بیگۆڕی ئەگە بمانتانی با بمان گۆڕی باید دەمانتوانی ئەو مەنهەجەی کە لە خوێندنی زانکۆیەکان دەخوێندرێ دەمانتوانی بیکەینە کوردی هەتا ئێستا بە تەواوی نەکراوەتە عەرەبی معنای وایە نە عەرەب دەتوانێت نە تورک دەتوانێت کەس ناتوانێت زمانی خۆی بپارێزیتن. هەموو نەتەوەیەکان ئەزنەبیەکان عەرەبەکان فارسەکان یعنی ڕەز لە نەتەوە و لە زمان و لە فۆلکلۆر خۆیان دەگرن. ئێمەش بەداخەوە لە هەموو شوێنێکدا یعنی ڕێزم کەم بووە زا ئەمە ئەگەر بۆ خۆمان ڕێز لە خۆمان نەنین و ڕێز لە زمان و لە فۆلکلۆر و لە زلو بەرگی خۆمان نەنین بەڕاستی بەرەو دوایە دەڕۆین نەک بەرەو پێشە بڕۆین. زمانی دایک شتێکە کە بڵێن زمانی کوردی شتێکە کە لە هەموو دنیا دەنگی داوەتەوە ئێمە دەبێت ئیفتخار بکەین کە کوردین ئێمە دەبێت ئیفتخار بکەین کە بە زلی کوردی دەسوڕێنەوە لە جیهاندا ڕێز لە زمانی کوردی لە نەتەوەی کوردی لە زلی کوردی گراوە.